ڕووداوێکی پێکداکێشان لە بەردەم یەکتەبڕی ئارام لە سەر شەقامی بازرگانی مەلیک مەحموود ڕوویداوە کە دوو ئۆتۆمبیل خۆیان کێشاوە بە یەکدا. یەکێکە لە ئۆتۆمبیلەکان کە جۆری تەکسیە و ئەوی دیکەیان ئۆتۆمبیلێکی تایبەتە کە لە ئەنجامی ئەم ڕووداوەدا دوو هاوڵاتی لە هەردوو ئۆتۆمبیلەکە بریندار بوون. لە ئێستادا تیمەکانی بەگری شارستانی هاتوچۆی سلێمانی ئاسایش لێرن بۆ ئەوەی کە ئەم ئۆتۆمبیلان دوور بخەنەوە لێرە. ئەوەی کە هەیە لە ئێستادا ئەم ڕووداوە لە سەر شەقامی بازرگانی مەلیک مەحموود لە بەردەم بێژەی بچیتە ناو یەکتەبڕی ئارامەوە ئەم ڕووداوە ڕوویداوە. ڕووداوەکان لە یەکتەبڕی ئارام لە نزیک یەکتەبڕی ئارام ماوەیەکە ڕووی لە زیادبوون کردووە. ئەمەش یەکێکە لەو ڕووداوانەی کە لەم شوێنەدا ڕوویداوە. ئەوەی کە هەبووە ئەو ئۆتۆمبیلە کە جۆر تایبەتە لە خۆی کێشاوە بەم ئۆتۆمبیلە تەکسیەدا و لە ئەنجامدا دوو هاوڵاتی بریندار بوون و لە ئێستادا تیمەکانی هاتوچۆ و بەرگری شارستانی لێرن بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلەکە بجوێزنەوە. بەهۆی ئەم ڕووداوەوە دوو کەس بریندار بووە. ڕووداوەکان زۆرن لێرە لە نزیک یەکتەبڕی ئارام. تا ئێستا هیچ چارەسەرێکی ئەوتۆ نەکراوە بۆ ئەوەی کە ناشزانرێ هۆکاری زۆری ئەو ڕووداوانە چییە کە لەم یەکتەبڕەدا ڕوودەدات. بەڵام ئەوەی هەبووە کەمێک لەمەوبەر ئەم ڕووداوە لێرە ڕوویداوە و بووەتە هۆی برینداربوونی دوو کەس لە ناو ئەم ئۆتۆمبیلاندا و ڕەوانەی نەخۆشخانەکراونیشیان بای تەندروستی زۆر جێگیر نەبووە. بەڵامی دیکەیان بیناریەکەی بەو شێوەیە سەخت نەبووە. بەڵام ئەوەی هەبووە ئەم ئۆتۆمبیلە تەکسیە کە نیوەی ماوەتەوە. ئەمە لە بەردەمی یەکتەبڕی ئارام ڕوویداوە کە ئەم ئۆتۆمبیلەی دیکە کە لە جۆری جێبە تایبەتە خۆی پێدا کێشاوە و ئەم ڕووداوەی لێکەوتۆتەوە.